لەگەڵ فەرمانگەکانی سنووری قەزای خانەقی کۆبوونەوە کە ئەو فەرمانگانەی لەلایەن حکوومەتی هەرێمەوە استەحداث کراون بۆ قەزای خانەقی و معلومە هەر لە دوای پرۆسە ئازادی ژمارەیەک فەرمانبەر بۆ ژمارەی فەرمانگە لە قەزای خانەقی پێکێنراوە بۆ خزمەتی شاری خانەقی لەبەر و خانەقی شارێکی دانەبڕاوی هەمیشە کوردستانیە و پێویستە ئێمە وەکو حکوومەتی هەرێم و بە تایبەتی ئیدارەی گەرمیان پشتگیری و پشتیوانی فەرمانگەکان بکەین لەبەرەوە بتوانن ئەو فەرمانگانە خزمەت بە هاوڵاتیانی خانەقین و دەوروبەری بکەن. بێگومان ئەمڕۆ لەگەڵ بەشێک لە بەرەبەرانی فەرمانگەکان کۆبوونەوە لە دیوانی ئیدارە و بە حزوری بەرەبەراتێک شتەکان و بەرەبەراتەکانی سنووری ئیدارەی گەرمیان کە هەریەک لە بەرەبەرەکان کێشە و گرفتەکانی خۆیان خستە ڕوو و لە بەرامبەرە بەرەبەراتەکانمان ئامادەکرده بوو بۆ بتوانن وەڵام بدەنەوە و ئەو کێشە و گرفتاریان هەیە بتوان لای خۆیانەوە چارەسەری بکەن. ئەوەی لای ئەوان چارەسەر نەکرا بێگومان ئێمە بەرزەکەینەوە بۆ وەزارەت و لایەنە پەیوەنددارەکان و لە هەمان کاتا بڕیارمانداوە کۆبوونەی داهاتوومان لە قەزای خانەقی بێت و بەرەبەراتەکانی گەرمیانمان ڕاستپارد کە سەردانی فەرمانگەکانیان بکەن و لێرەوە هەموو لایەک دڵنیاکەین بەتایبەتی دانیشتوانی خۆشەویستی شاری خانەقین کە ئیدارەی گەرمیان پشت و پەنای فەرمانگەکانە بێت بۆی خزمەتی هاوڵاتیانی شاری خانەقین بکەن.